بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی شێرخان بە ئێوەی خۆشەویستەکەمەوە. یەکێک لەو گرفتانی هەمیشە خێزانەکان پێوەی ئەناڵێنن و بیریان لایەنە و سەریان قاڵە پێوەی ئەویش ئەوەیە کە هەمیشە دەیانەوێت سەرچاوی داهاتەکانیان بەهێز بکەن و زۆرێک لە خێزانەکان نەیانەوێت سەرچاوەیەکی سابتی داهاتیان نەبێت. یەکێکتر لەو گرفتانی هەمیشە خێزان بیری لێ کاتەوە ئەوەیە کە ترسیان لەوە هەیە سەرچاوی داهاتەکانیان لە دەست بدەن یاخود بەشێکی تر لەو گرفتانی خێزان لە کۆمەڵگەی ئێمە پێوەی ئەناڵێنێت ئەوەیە کە خەرجیەکانی هەمیشە زۆرتر بووە لە داهاتەکەی کە لە بەردەستایەتی. هەمیشە پێویستی بە پێداچوونەوە هەیە بۆ ئەوەی بتوانین ئێمە لە خێزاندا وەکو وتراوە کاسەی پڕ ئاشتی ماڵە بۆی ئەو ئاشتیە لە ماڵەکانمانە سەقامگیر بێت ئەوەیە کە بزانین چۆن سەرچاوی داهاتمان بەدەست ئێنین و سەرچاوی داهاتەکانمان بناسین و خەرجیەکانیشمان لەولاوە بزانین چەند خەرجیمان هەیە بۆی پارەی بۆ دابین بکەین. بۆ گفتوگۆی زیاتر و زانیاری نوێ لەو بارەوە با میوانداری زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید گفتوگۆی زیاتر لەو بارەوە. ماوەس ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس بۆیەوە. بەر لەوەی لەسەر تەوەری سەرەکی پرسیار لێ بکەم ماوەس ئەحمەد لە ئاڵلقەکانی پێشووە باسمان لە جۆرەکانی خێزان کردوانە بەڵام بەشێک لە خەڵکی زۆر ئەو پرسیارەیان لێ کردم کە یانەوێت لە هەرێمی کوردستان یانە بزانن جۆرەکانی خێزان لەو پارێزگایانی کە لە هەرێمی کوردستان هەیە قەبارەی خێزان چۆنە لە ئێستا تا ئێستا تۆ چ بەڵگەیەک چ داتایەک چ دەلیلێک لایەوەی کە قەبارەی خێزانی ئێمە لە چه ئاسێکایە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ کەناڵی پەیام و سوپاس بۆ بەڕێزت ماوەسە سالار. تەبەن ئەگەر خشتەیەکم نادبوو ئەو خشتەیەمان بخەنە بەردەست بۆ ئەو کارانم ئەگەر لەو خشتەیەدا باس لە شکڵی خشتەکان بکەین. تەبەن خشتەکە زۆر ڕوون نییە بەڵام ئەمە یەکێکە لەو بەڵگانەی کە لە موازنە خسمانە ڕوو کاتی خۆی لە موازنەی عراقیش پشتمان بەس بوو بە یەکێک ئەم بەڵگەیە چکە ئەوە بەڵگەی فەرمی وەزارەتی تیجارەیە کە ئەوەی کەتانەماندا لەو ڕێژەی 12.67 ئەمە یەکێک بوو لەو تانانەی کە وەزارەتی بازرگانی پێدابووین کە لەمەدا ڕێژەی کورد ئەگەر مقارنە بکەی بە 4,900,000 ڕێژەی لە چاو ڕێژەی هەموو دانیشتوانی عراق کە 37,662,735 کەسە. ئەمە دابەشە بن بەسەر ژمارەی خێزاندا 7,609,387 خێزان هەموو عێراق ئەوەندە یعنی 7 ملیۆن خێزان لە عێراقایە 7 ملیۆن و نیو شتێک زیاتر. ئەمە بۆچی باشە ئەم جۆرە ئیحسایانە؟ ئەمە چ بۆ پارێزگای سلێمانیا بۆ هەر پارێزگایەک یا بۆ عێراق ئیش لەسەر ئەساسی خێزانەکەن چکە دوجار کۆمەڵگە بریتیە بێت لە کۆمەڵی خێزان. ئەگەر سەیری داتاکانی هەر سێ پارێزگاکەی هەرێم بکەین ئەوانەی کە لەم خشتەیە هاتوون چکە پارێزگای هەڵەبجە لە ناو پارێزگای سلێمانیا هاتۆ چکە ئەومان کاتی خۆی لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و باس کرد کە هەڵەبجە بە شکڵە قانونەکەی شکڵە قانونیەکەی لە چوارچەوەی پارێزگایەکە تا ئێستا نەناسرێنراوە لە عێراقدا بۆیە تەنها باسی ئەو سێ پارێزگایەکەین کە لە ناو ئەم خشتەی وەزارەتی بازرگانی عێراقا هاتۆ بەشی تەمین واتە ئەوەی کەپیتاکی خۆراک. پارێزگای دهۆک 243,000 خێزانە. پارێزگای سلێمانی 484 خێزانە ینی تقریبا دوو هێندەی پارێزگای دهۆک. هەولێر 430,000 خێزانە کە تقریبا 50,000 خێزانێکی لە سلێمانی کەمترە. بەڵام کە دێین سەیری ئەم ئیحسایاتانەکەین لە پارێزگای دهۆک کە 243,000 خێزانە ملیۆنێک و 206,000 کەسە. لە پارێزگای سلێمانی ملیۆنێک و 932,125 کەسە کە 484 کاتێک دابەشی ئەەکەی بەسەر ئەم بڕا سلێمانی حەجمی ئوسرەی قەبارەی خێزانی تقریبا 4 و شتێک دەرەچێ ینی هەموو خێزانێک لە سلێمانی
ناگاتە پێنجی تەواو واتە ژن و پیاوێک لەگەڵ دوو مناڵ زۆرترین خێزان لە پارێزگای سلێمانیا ئەم قەبارەی هەیە کاتێک دێنە سەر پارێزگای هەولێر کە 437 خێزانە ملیۆنێک و 788,569 لێرەوە ئەم خشتانە کاریگەریان چیە بێ یا ئیسفادە لەم خشتانە چۆنەکەین ئەمە بۆ خوێندنەوەی مستەقبەلی ئەم بابەتە کاتێک لە ئەم خێزانانە یا ئەم سەر خێزانانە ئەگەر سەیری مناڵ بکەین ژمارەی منداڵ بزانین لەم پارێزگایانە چەنە لە دهۆک کە ملیۆنێک و 200,000 کەسە 11,056 مناڵی هەیە سلێمانی کە ملیۆنێک و 900 700,000 لە دهۆک زیاترە تەنها 2,000 مناڵی لەو زیاترە 13,578 مناڵ لەخۆ ئەگرێ هەولێر بە پێچەوانەوە کە ملیۆنێک و 700,000 کەسە 22,366 مناڵی هەیە کەواتە ئەمە کۆمەڵی خوێندنەوەی هەیە یەکەمیان پێمان ئەڵێ ژمارەی مناڵ لە هەولێر زیاترە تاوەکو لە سلێمانی کەواتە ژمارەی زەواج زیاترە یا ژمارەی قەبارەی خێزان زیاترە لە قەبارەی خێزان لە سلێمانی ئەگەر بمانەوێ پلاندانین بۆ چەند ساڵێک دوایەوە ئەو 22,000 مناڵی کە لە هەولێرە هەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە چەند ڕەوزەیان ئەوێ ئەو 13,000 لە سلێمانیا هەیە چەند ڕەوزەیان ئەوێ چەند قوتابخانەیە چەند دوای مەسەلەن کە لە 4 ساڵە چێتە ڕەوزە لە 6 ساڵە چێتە قوتابخانە لە 11 ساڵە چێتە قۆناغی ناوەندی لە با بڵێن 6 ساڵی کەی بخەیتە سەر 7 ساڵ ئەچێتە زانکۆ ئەمانە هەمووی ئەو پلانە مستەقبەلیان ئەمە ئەوەمان پێڵێ ڕێژەی دانیشتوان بە ئەندازەیەک زیادەکە کە سلێمانی لە ڕێژەی دانیشتوانە پاشەکشەیەەکە هەولێر دێتە پێشەوە کەواتە دوجار کاتێک ئێمە مەساحەی جوغرافی هەولێر و سلێمانی و دهۆک مقارنەکەین سەیرەکەین ئەگەر بەم ڕێتمە بڕوا ژمارەی مناڵ ئاواز زیاد بکە هەولێر پێش سلێمانیەکەوێت لە ڕووی دانیشتوانە ئەمە لە چوارچێوەی با بڵێن ئەو سێ پارێزگای هەرێم ئەگەر لە چوارچێوەی پارێزگاکانی تر باس بکەی لەو شوێنانەی مەسڵن شارێکی وەکو بابل 7,740 مناڵی هەیە لە کاتێکە 2,057,000 کەسە ڕێژەی مناڵ لەوێ لە سلێمانیش کەمترە کەواتە کێشەیەک هەیە لە ناو پێک هاتێ عێراقا ئەویش ئایا کێشەی ناوی بنین تەحدیدی نەسل یا تەنزیمی نەسل کامە خۆی بۆ خۆی پێویستی بە دراسایە چونکە هەر کۆمەڵگەیەک نەتوانێ وەچە بخاتەوە ئەو کۆمەڵگەیە یا لە فەقیریە وەچە ناخاتەوە یا نیسبەی زەواج کەم بووەتەوە یاخود نیسبەی تەلاق زۆر بووە ئەمانە هەمویان پێویستیان بە دیراسە هەیە بێ و دەستگایانەی کەوە سەرپەرشتیان بابەتەکەن مەسەن تەنەبوعات بکەن بۆ دوڕۆژی مەسەن پلانی 5 ساڵی بۆ پلانی 10 ساڵی بۆ پلانی 15 ساڵی بۆ پلانی 25 ساڵی کە یا هەندێک وڵات پلانی 50 هەیە 50 ساڵ پلاندانێ لە ڕێگەی ئەم خوێندنەوانەوە بۆیە ئێمە کاتێک باسەکەین کە سلێمانی لەو ڕێژایە حەجمی ئوسرەی کەمترین بووە لەوە پێشە دوای ئەوە پارێزگاکانی تری هەولێر و دهۆک دێن بەڵام پارێزگاکانی وەسەط و جنوب حەجمی ئوسریان بە ڕێژەیەکی زیاتر چوە تەمەن لە ساڵەکانی پێشواوی حساباتانم لایە زۆر گۆڕانکاری ڕوویداوە لەم بابەت زۆر باشە دەستچاو خۆش ماوەستا ئەحمەد لە پێشەکە باسی ئەوم کرد کە یەکێک لەو گرفتانی کە هەمیشە خێزانی کۆمەڵگەی ئێمە گرفتی لەگەڵیا هەیە و کێشەیە بووی ئەوەی کە سەرچاوی داهاتەکان نازانێت سەرچاوی داهات چییە و چۆن بەدەستێنرێت بەڵ طبعا کاتێک کە باس لە داهاتەکەین بریتیە لەو بڕەپارە و داراییەی جا داهاتەکە ئەگەر داهاتی نەقدی بێ یا داهاتی عینی ئەلبەت لە ئێستادا داهاتی عینی نەماوە یعنی کەسێک ئیش بکە بە کاڵا بە کەلوپەل بە شمەک بەڵام جاران ئەمە هەبوو کرێکارێک کە ئیشی کردو بۆ ماڵێک دوایی کە ڕۆیشتۆت و کۆمەڵێک کشتومەکیان داوەتێ اینجا لەوانەیە مەسەلەن لە لادێ من لەبیرم دێ کاتێک شوان سەری ساڵ ئەهات ئەو ماڵەی کە پارەی نەبوو پارەکەیان بۆ قەبڵاند بە چەند سەر حەیوانێک بۆیە کاتێک شوانەکە بڕیاری ئەوەی ئەدا ئیتر لە شوانی وازبێنێ
ڕانەمەڕێکی یا بەشێک بیسی سەر حیوانی لەگەڵ خۆیان برد و ئیتر بەوە سەرەتای ژیانی دەست پێ کرد چونکە بە گەنجی ئەبوو بەشوان لە کۆتایی مەسەن 4-5 ساڵێکە ئەوەندە مەڕووماڵاتی پێکەوە کرد و ئیتر ئەگەڕایە بۆ لادیەکەی خۆیان و چەند سەر مەڕێکی لەگەڵ خۆیان برد ئیتر ئەبووە بیدایەتی ژیان و ئەبووە سەرمایەی ژیانی لە ئێستادا داهات بە شێوەی عینی نەماوە یانی شمەک و کاڵا و ئەوانە نەماوە داهات هەمیشە بە شێوەی نەقدیە دوو جۆر داهاتمان هەیە داهاتی ئاساین هاوکارانمان ئەگەر مەسەن داهاتە ئاساییەکان لەگەڵ داهاتە لاوەکیەکان لەگەڵ داهاتە سەرمایەداریەکان ئەم سێ جۆر داهاتەمان هەیە ئەو داهاتە ئاسایانە بریتیە لەوەی کەوا ئینسان کارێکی ئاساییەکە داهاتێکی ئاسایی دەسەکەوێت کە بریتین لە موچە لە کرێی ڕۆژ لە داهاتی بازرگانی لە داهاتی پیشەسازی لە داهاتی کشت و کاڵی ئەمانە هەمووی داهاتی ئاساین چونکە بە کارێکی ئاسایی ڕۆتینی ئەمانەمان دەسماسە بەر لە بچیتە داهاتە لاوەکیەکانە بێ بزانم کە ئەم داهاتە ئاساییانە خێزان تا چەند ئەتوانێت بنەمای ژیانی پێوە ببەستێتەوە ئایا ئەتوانرێت خێزانی مەسەلەن ئەتیمادی بخاتە سەر؟ لە هەندێک وڵاتە ئەم داهاتانەش خۆیان لە خۆیان داهاتە ئاسایەکانیش بنە دوو بەشۆ داهاتی جێگیر لەگەڵ داهاتی گۆڕاو مەسەن موچەیەکێکە لەو داهاتە جێگیرانەی کە هەیە مەسەن کاتێک کە فەرمانبەرێک دا ئەمەزرێ لە دایرەیەەکە موچەکەی تەحدیدە سەری مانگ 500,000 دینار وەرەگری ئەمە داهاتێکی جێگیرە ئەم داهاتە جێگیرانە ئیطمئینانەدا بە ئینسان داهاتەکە جێگیرە بەس کێشەیەک دروستەکە کە ئەو ئینسانە خۆی جەدوەلەیەکە لەسەر ئەم داهاتە جێگیرە هەمیشە هەوڵی تەقالای بیرکردنەوەی لە سەرچاوی زۆرکردنی داهات نابێ هەمیشە دانیشێ بە دوای سەری مانگە سەری مانگ موچەکەی وەرگرت دێتە بازار سەرفێکا و چاوەڕێکا تا سەری مانگێکی دیکە خۆ ئەگەر لە هەرێمی کوردستان نابێ و تووشی بێ بە تووشی حکوومەتی هەرێمی کوردستانە و سەری مانگەکانی نامێنێ ئەبێتە 45 ڕۆژ ئەبێتە 50 ڕۆژ موچەکەی بە 500,000 نامێنێ بۆ یەکەنە نیوە موچە و چارەکە موچە کەواتە داهاتی سابت ڕاستە ئیطمئینانێک بە ئینسانەدا بەڵام جەدوەلە بێ ئینسان لەسەر ئەو داهاتە سابتە بۆیە ئەوانەی کە داهاتی سابتیان هەیە پاشەکەوتکردنیان زۆر زەحمەت بۆیە دائیمەن فەرمانبەرانی ئێمە توانای پاشەکەوتیان هەیە بۆ چونکە خۆیان ڕایان جۆرێک لە ئیطمئینانی هەیە کە داهاتێکی سابتی هەیە بەڵام داهاتە ناسابتەکان گۆڕاوەکان مەسەن لە ئەنجامی کەسابەتە لە ئەنجامی مەسەلەن زەراعەتە لە ئەنجامی پیشەسازیە لە ئەنجامی حرفەیەکی دەستڕەنگینی خۆیەتی ئەمانە داهاتی ناجێگیرن هەمیشەم ئینسانە بیر لەوەیە کاتۆ کە ئەگەر چەند ڕۆژێک دوایەوە کەسابەتی دەست نەکە و کرێکاری دەست نەکە و پیشەسازیەکە پوکایۆ مەسەن کەسێک هات بە منافسی ئەمانە هەمووی بریتین لەو داهاتە لەو شەخصانەی ڕاست جۆرێک لە ئیطمئینانی نییە بۆ ئەوەی داهاتەکەی بەسابتی بەڵام جۆرێک لە احتیاطاتی هەیە ئەم شخصە هەمیشە بیر لەوە کاتۆ بۆیە ئەڵێن پلانی زیادکردنی دایمەن پلانی هەیە کە ئەوەی احتیاطەکە و داهاتەکانیشی زیاد بکە بە دوای سەرچاوە ئاگەڕێ بۆیە دائیمەن ئەوانەی کە توانای پاشەکەوتیان هەیە و لە فترەیەکی زەمەنیا سەیرەکەی توانای خانووی هەیە سیارە ئەکڕێ بۆ چونکە هەمیشە احتیاطی کردووە و پارەی قایمکراوی هەیە و لە کاتی زەرورە ماڵە بۆ ئەو ڕۆژە ڕەشانە بەکارێنێ فەرمانبەری داما و ماڵی سپین نییە بۆ چونکە جەدوەلە بووە لەسەر ئەو نرخی هەیەی بۆیە هەمیشە ئینسان خۆی بپارێزێ لەوەی داهاتی سابتی هەبێ ئەگەر داهاتی سابتیشی هەبێ ئەبێ بیر لەوە بکاتەوە کە دوای باسیەکەی چۆن پاشەکەوتی لێ بکە باش داهاتە لاوەکیەکان بریتە لەو داهاتانەی کە لە ئەنجامی کارێکی ئاساییوە نییە کارێکی ساناییوە نییە داهاتێکە لە ناکاو دێتە بەردەست ئینسان ئەویش ئەوەیە مەسەن لە ئەنجامی قەزەیەکی ئیداریایە جادەیەک داوێتی لە خانوەکەی ئەوان یا ئەرزەکەی ئەوان قەرەبوو کراوەتەوە میراتێکیان هەیە هی باو باپیر و کەسێکی نزیکێتی بە میرات بۆی بەجێماوە کارتێکی گرنتی هەیە مەسەن تامین عالحیاتی هەیە تامین عالحیاتەکە هی باوکێتی هی کەسوکارێکی ئاهی خۆیەتی ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان بۆی گەڕاوەتەوە کەواتە لاوەکی بۆی هاتووە نەک بە مباشر و هەوڵی خۆی نییە کوردوەتەنی نیعمەتی خوای نیعمەتێکە و هاتووە بەرەو ڕووی داهاتە سەرمایەداریەکان بریتە لە کڕینی پشک و قەباڵە و سەرمایەکی هەیە
لە شوێنێکا دایناوە سەهمێکی شەریکەی پێکڕیوە پشکی کۆمپانیایەکی پێکڕیوە لە شوێنێکا لە تیجارەتایە ئەمە ئەو داهاتە سەرمایەدارەیانن کەوا ساڵانە یا مانگانە ڕبحی بۆ فرێدا بێژگە لە داهاتە ئاسایەکەی خۆی چونکە ئەوە لە عالەمە مەشهورە یا لە عالەمە متتەبعە ئەوەی موچەی هەیە مانگانە شتێک دانێ و سەهمێکی پێکرێ لای ئێمە کێشەکە لەوایە کڕینی پشک بەو شێوەیە نییە ئەگەر پشک هەبوو بێ و کڕابێ ئەوە کۆمپانیاکە بە شێوەیەک لە شێوەکان نەیتوانیوە قازانج بدا ئەو تەخمینەی کە کراوە بۆ کۆمپانیاکە تەخمینێکی دقیق بووە لەبەرەوەی نەیتوانیوە ئەو ئەرباحەیە و قازانجە بخاتە بەردەستی هاوڵاتیەکان بەڵام لە زۆربەی مەسەن دووەلی خلیجی ئەوانەی کە نیسبەیەکی زۆر ئیشیان لەسەر ئەو داهاتە سەرمایەداریە هەرچی پەیاکەن ئەیخەنە ئەسوم و سەنەداتی شەریکاتۆ ئیتر لەو ئەسوم و سەنەداتە مانگانە پارە ڕاکێشێت و ژیانی خۆی بەسەر هەمیشە منەوە بیسماس ئەحمەد بەتایبەت لەم قەیرانەی کە لە هەرێمی کوردستان دروست بوو لێرەولەوەی ئەومانە بیست کە خێزانی کۆمەڵگەی ئێمە زۆرتر بەکاربەرن ینی ئەگەر لەم سێ داهاتەوە سیرکەن ئێمە کەواتە پشمان بە داهاتی ئاسایی بەستووە یان لاوەکییان سەرمایەداری زۆرتر ئێمە داهاتەکانمان ئاساین لەناو داهاتە ئاسایەکانشمان داهاتی جێگیرمان هەڵبژاردووە مەسەڵەن لە هەرێمی کوردستانە بە پێی داتاکانی حکوومەت فترەیەک ئەیود ملیۆنێک و 450,000 موچەخۆری هەیە دوای ئەوە کردیان بە بایەمەتری ملیۆنێک و 249,841 داتایەکی ئاوایان ئەدا تۆ ئەگەر مقارنەی ئەمە بکەی ئەوانەی کە کۆمەڵگەی کوردی پێگەێنن لە خوار تەمەنی 18 ساڵەوە نیوەی ئەو 5 ملیۆن یانی 2 ملیۆن و نیوی هین نییە مەسەن موچە وەرناگرێت تەمەنی موچەخۆری نییە ئەبێنێتەوە 2 ملیۆنی نیوی لەو 2 ملیۆن و نیوە بەشێکی زۆری ئافرەتە و کابانی ماڵە لە ماڵ و دانیشتوە کەواتە ئەویش نە ناتیجێکی هەیە پێشکەشیکە بە ناتیجی قەومی و نە ئەیشتوانێت ئیشی دەست بکات لە ماڵەوە یا ئیشی دەست لای ئێمە زۆر مەرغوب نییە کاتێک قیاسەکەین ئەیدی قیوەی عامیلە ئەوەی کە توانای هێزی کارە لە هەرێمی کوردستانە زۆربەی زۆری لە کەرتی گشتیا دامەزراوە کە ئەمەش خلافی هەرچی ستاندەری جیهانی هەیە کە ملیۆنێک و 200,000 کەس لە ئەسڵی 2 ملیۆن و نیو هێزی کارمان یعنی لە نزیکەی نیوەی واتە لە 150 لە هێزی کاری ئێمە موچەخۆری گشتی بێ کە ئەمە ئەم قەیرانە سەبەبی ئەوانن کە ئەم هەموو خەڵکیان کردوتە موچەخۆر و توانای بەرەمهێنانیان نەبووە کاتێکی ساوەکو لە بیدایەت باسم کرد کە داهاتەکەی لەسەر ئەساسێکی جێگیر و سابتە هەمیشە خۆی جەدوەلەکە ئەنجا ئەبێتە مجتەمەعێکی بەرخۆر واتە هەرچی پەیاکە ئەیداتە خۆراک و کەلوپەل و کاڵاو ئەوانە کەواتە ئێمە دوایەوەی کە سەرچاوەکانی داهاتمانزانی بێگومان داهاتی جۆری هەیە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستان جۆرەکانی داهات یاخۆ قیاسێکی ئابووریمان هەیە کە جۆرەکانی لەسەر جێگیر کرابێت مەسەڵەن ئەمە لە وڵاتی ئێمە کەمە داهاتی ناپەسەند بەڵام داهاتێکمان هەیە پەسەندن ئەو داهاتە پەسەندانە واتە لە ناو کۆمەلگا بە عیب هەژمار ناکرێن اینجا ئەگەر داهاتی ئاسایی بێ داهاتی سەرمایەداری بێ داهاتی لاوەکی بێ مەسەن خەڵک بە نیعمەت تێزانێ میراتی بۆ بەجێ بمێنێ لە ڕێگەی میرات و پارەی کەسوکار و باوکو ئەوانەوە هەندێک توانیویانە خۆیان بگرن هەندێک داهاتی سەرمایەداریان هەبووە و پارەیەکی کاتی خۆی خسووەتە ناو پرۆژەیەکی تیجاری مەسەن من خانەوادە ناسم لە سلێمانی مناڵەکانی خۆی پیاوێکی کاسبە هەر لە بیدایەت و مناڵەکانی لە زۆر تەمەنی مناڵیوە پارەیەکی وردە بۆ خستونەتە پشتێک لە شەریکەیەک لە کۆمپانیایەک لە ئیشێک تا گەورە بووە و گەشتووەتە قۆناغی زانکۆ ئێستا سەرمایەکەی ئەوەنەیە بەس ئەرباحی ئەو پشکانەی وەرگێتەوە زۆر بە ئاسایی ئەژی جۆرێکی تر مەسەن لەو داهاتە سەرمایەدارانە مەسەڵەن هەندێک خانەوادە بیر لەوە کاتۆ پلانی ئەوەی هەیە کە مناڵەکانی گەورە بن هەوڵی ئەویان بۆدا کە خانوویان بۆ بکە هەوڵی ئەویان بۆدا کە مڵکێکی هەبێ لەو مڵکەوە بژینجا مڵکەکە لەوانەیە عقار بێ یاخود سیارە بێ یاخود پشکە مەعمەل بێ ئەمانە خانەوادە هەیە لە سلێمانیا لە هەولێرە ئەم احتیاتانەی کردووەکەواتە ئەمە داهاتە پەسەندەکانە داهاتی ناپەسەندمان هەیە
کە لە وڵاتی ئێمە جۆرێکیان هەیە چونکە مەسلەی سۆشیال لە وڵاتی ئێمە نییە ئەوە لە ئەو وڵاتانە هەیە کە سیستەمی سۆشیالیان هەیە هەر هاوڵاتیەک ئەگەر کاری دەست نەکەوێ ئەوە حکوومەت هەڵ ئەسێ بە بژێوی دابینکردنی بژێوی ژیانی ئەم کەسە تا ئیشێکی دەسەکەوێ بەڵام ئەمە لە ئەو وڵاتانە هەیە کە هەندێک لەوێ ئەگەر کەسێک تەمەڵ و تەوەزن بێ جۆرێک لە قسە پێوتناڵێت تۆ بە سۆشیال ئەژیت بۆیە واکراوە لەناو ئەم کۆمەلگایە زۆر کەم کەس قبوڵی ئەو سۆشیالەکە تەنها ئەوانە نەبێت کە لە وڵاتێکەوە لە وڵاتێکی وەکو لای خۆمان ئەچن بۆ ئەوروپا دانیشە و زۆر بە مرتاحی ژوەرێگرێ و قەنەعەتیشی پێیەتی کە ئەو لەسەر سۆشیال ئەگینا هاوڵاتی ئەو وڵاتانە خۆیان سۆشیال وەرگتن بە زۆرێک لە عیبە ئەزان چونکەڵێ مادەم ئینسانێکی و کامڵی و تواناییش هەیە ئەبێ بگەڕێ هەندێک لە وڵاتەکان نەخێر زۆر یاسای سارمیان داناوە بۆ ئەوەی ئەگەر ئیش هەبێ تەبەن ئەو نەفرەی کە ئیعلانێکن سۆشیال بۆیە نێرن جوابی بۆ نێرن ئەوە ئیش لە فلان شەریکە هەیە ئیش لەوە هەیە لەوێ هەیە ئەگەر زانیان هەر تەمەڵ و تەوەزنە ئەوە سۆشیالەکە یەبڕن لە بەشێک لە وڵاتان مەسئلەی سوالکردن ئەبێتە پیشە یاخود هەندێ کەس ئەم قەزەی سوالکردن ئەکەنە پیشە کە ئەمە داهاتێکی ناپەسەندە بەشێکی تر لە هاوڵاتیان پەنابەنە بەر قەرزکردن یعنی بە شێوەیەک لە شێوەکان موچەکەی بەشی ناکە بەشێک لە داهاتەکەی پەسەندە بەڵام بەشێکی تری ناپەسەندە لە ئەنجامە قەرزێک لەسەر خۆی کەڵەکەیەکە یا قەرزەکە نەقدی نییە مەرجنیە نەقدی بێ و بڕوا پارە لە خەڵک وەرگێ قەرزی عینی وەرەگرێ لە دوکانی مریش فرۆشەکە مریش بە قەرزێنێ لە دوکانی قماش فرۆشەکە قماش بە قەرزێنێ لە دوکانی ئەو سیارەی کە گەڕێ پلاستیک و شوشەوا دەفرۆشێ ئەویش بە قەرزێنێ یعنی ئەوە نە قەرزێنێ و نە قەرزێنێ نیوەی تەواوی داهاتەکەی ئەبێتە قەرز بۆیە لە دواییە ئەو خانەوادەیە دووچاری گەورەترین هەڕەشە بن بە هەڵوەشانەوە و لەوە شابینی ومانە خانەوادە هەڵوەشاوەتەوە هەندێک جار تووشی کارەساتی زۆر زەحمەت بووە هەندێک جارە و شوێنیان بەجێهێشت و شوێنی خۆیان بزر کردووە بۆیە شێوەی داهاتەکانمان بەم شێوەیە خوازیارم هەمومان داهاتەکانمان زۆرتر ئاسایی بێ و لە ناو داهاتی ئاسایشە داهاتە ناجێگیرەکان پەنا بۆ بەرین بۆ ئەوەی هەمیشە لە هەوڵی ئەوە دابین داهاتەکانمان زیاد بکەین و کۆمەڵگەیەکی بەرخۆریش دەرنەچین ماسە ئەحمەد بۆ نەوت هیوادارین داهاتی سەرمایەداریمان هەبێت داهاتی سەرمایەداری واقعەکەی ئێمە ئەوە نییە لە ئێستادا داهاتی سەرمایەداریمان هەبێ بۆ چونکە ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی یا با بڵین اقتصادی ئێمە لە ئێستادا اقتصادێکی ڕکودیە وەستاوە و ئەو داهاتەی کەوا ملیۆنێک و 200,000 کەس پشتی پێبەست ئێستا وەستاوە و بە شێوەیەک لە شێوەکان نیوەی ئەو داهاتە کە بەشی ژیانەکەی ناکات داهاتی سەرمایەداری بۆ کۆمەڵگەیەکە کە باری سیاسی جێگیر بێ باری ئابووری جێگیر بێ کۆمەلگەکە کۆمەلگەیەک بێ بە شێوەیەکی تەندروست گەشە بکە ئێمە تا ئێستا نەگەیشتوینەتە کۆمەلگەیەکەوە داهاتە سەرمایەدارەکانمان داهاتە سەرمایەداریەکانمان بەکاربێنێ ئەمە خاڵێکی دیکە حکوومەتی ئێمە حکوومەتێکی ڕەشید نییە لە زۆرێک لە وڵاتانە کاتێک کە حکوومەت بودجەی ئیستیسماری نامێنێ یا کەمە بێ دێت ئەم بودجە ئیستیسماریانە لە خەڵکەوە کاتەوە بۆ نمونە بینایەکی ئەوێ بۆ یەکێک لە دائیرەکانی دێت ئەمە دابەشی ئەکا بەسەر پشکە هەموو هاوڵاتێک بۆی هەیە چەند پشکێک لەم بینایە بکرێن مەسەن بینا تەرخانەکە ئەگەر هی مەکتەب بوو بۆ مامۆستایان ئەگەر هی مەسەن تەندروستی بوو بۆ دکتۆرەکان خەسخانەیەکی با بڵین گەورە ئەکاتەوە پشتی ئەم خەسخانە حکوومەت پێویستی بەوە هاوڵاتیان لە ناوچەیەکە پێویستیان بە خەسخانەیەەکە حکوومەت بودجەی سەرمایەداری بودجەی و بەرهێنانی نییە ئەیزانێ هاوڵاتیان بودجەیەکیان لای خۆیان هەچ کەس بودجەیەکی کەمی هەیە بە هەمویانە کۆیکەیتۆ ئەکاتە پارەی خەستەخانەکە ئەمە ئەکاتە پشک دوایی لە ڕێگەی ئەم پشکەوە داهاتی خەستەخانەکە تەوزیعەکە بەسەر دکتۆرەکانە ئەمە بێتە داهاتی سەرمایەداری بۆ دکتۆرەکان ئەویتر بێتە داهاتی سەرمایەداری بۆ مامۆستاکان ئەمە لە زۆر وڵات بە تایبەتی ئەو وڵاتانەی کە من سەردانم کردووە لە نزیکۆ ئێران ئەلم جۆرە داهاتانەی هەیە مەسەن مەشاریعی هەیە بەشبەشی کردووە لە نێوان هاوڵاتیانی ئەو ناوچەیە بۆ ئەوەی هەر داهاتەکە لە خۆیانەوە بۆ خۆیان دەستخۆش ماس ئەحمەد باسمان بە تێر و تەسەلی باسمان لە داهاتەکان کرد بێگومان لەگەڵ بوونی داهاتە خەرجیمانەوێ بەڵام بەر لەوەی پرسیاری خەرجی لێ بکەم ئەچینە لای ناوبڕێک بینەرانی خۆشەویست
ناوبڕێکی کورت وەردەگرین و دواتر بەردەوام دەبین. جەماوەری خۆشەویستی دەڤەری ڕاپەڕین ئاگادار دەکەین بە دروشمی گۆڕانکاری چۆن دەکرێت و بەکێ ئەنجام دەدرێت سەنتەری پەرەپێدانی لاوان بە هاوبەشی ئەنجومەنی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی کۆڕێکی کراوەی جەماوەری بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێک دەخات. ڕۆژی دووشەممە 9 چواری 2010 کاتژمێر 4 ئێوارە شوێن ڕانیە هۆڵی شاهان نزیک زانکۆی ڕاپەڕین و تەنیش گەراجی ڕانیە هاتن بۆ هەمووانە و لە هاتنتان ڕێز دەگرین. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان. ماوەس ئەحمەد لە ناوبڕەکەی باسی ئەومان کرد کە داهاتی سەرمایەداری زۆر کات خۆی کێشە بۆ کەسە سەرمایەدارەکان دروست دەکات. هەڵبەتە بەشێک لەوانی کە سەرمایەکی باشیان هەیە ناوێن لە هەرێمی کوردستان بیخەنە کار. هۆکارەکە چییە بۆ لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە سەرمایەدارەکان سەرمایەکەی خۆیان شاردووەتەوە ناوێرن بیخەنە ناو پرۆژەیەکەوە؟ دوو جۆر سەرمایەمان هەیە لە کوردستانە، سەرمایە قەبەکانمان هەیە، سەرمایە ینی بچووکەکانمان هەیە. طبعاً ئەگەر حەجمی ئەو بڕەپارەی کە لە عێراقا هەیە چەندێک چاپ کراوە، ئێمە لە عێراقا بڕی 6 تریلیۆن دینار پارەی چاپکراومان هەیە. ئەمە پێوترێ قەبارەی نەقد، قەبارەی دراو. شتێکی کە هەیە لە ڕووی علمیەوە پێوتێ ئەوەی کە لە ناو بازاڕایە حەجمی کوتلەی نەقدی لەگەڵ حەجمی تەبادل، ئەوەی کە ئاڵوگۆڕی پێەکەین چەندێکە نزیکەی 38 تریلیۆن دینار ئاڵوگۆڕی پێکرێ لە ناو عێراق بە شێوەیەکی گشتی. لەم 38 تریلیۆن دینارە نزیکەی 15 تا 19 تریلیۆنی تەبادولێکی جامدی هەیە ناجوڵێ لە ماڵەکان لە کون و قوشبنەکان خۆی حەشارداوە و نایەتە ناو بازار. چۆن ئێمە ئەگەر کەسێک کار نەکا پێڵین بەتاڵە عاتڵ لە عەمەل کار ناکە، هەر سەرمایەکیش نەجوڵە سەرمایەکی عاتڵە. ئەمە ئیشی حکوومەتە کە ئەم سەرمایانە بجوڵێنێ. یەکەم لە ڕێگەی سیستەمی بانکیوە، چونکە کاتێک کە سیستەمی بانکی نەشید نییە ئیتر هەمومان تعامل بە دراوەکەین بە 5 و بە 1000 و بە 10,000 و بە 25,000 و ئێستا کە 50,000 هاتووە. هەندێک وڵات نەخێر سیستەمی بانکیەکەی ئەوە پێشکەوتووە هەموو بە ڤیزەکارد ئیشەکەن، زۆر کەم خەڵک پارەی پێ. تەبەن یەکێک لە ئیسفادەکانی ئەوەی کە بە ڤیزەکارد ئیشەکرێ کە ئێستا پرۆژەیەکەیە لە عێراقا ساڵی 2022 تەواوە بێ تەوتین ڕاتبی پێوترێ جێگیرکردنی پارە بە ڤیزەکارد، ینی هەموو هاوڵاتیەک لە ساڵی 2022 هەموو فەرمانبەرێکی عێراق جا نازام ئەو کاتە. بۆیە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە ئەگەر ئێمە پرۆژەیەکمان هەیە ئەگەر موچە تەوتین بکرێت لە ڕێگەیمەوە بدرێ ئەوە کێشەی موچە لە هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە حەلە بێ کە ئەگەر هەندێک قۆناغی حکوومەت بگرێتە دەست. ئەم پارە کەمبوونە 500,000 ئەم خانەوادە و ملیۆنێکی ئەو خانەوادە و 5 ملیۆنی ئەو خانەوادەی تر و 10 ملیۆنی ئەوە و 100 ملیۆنی سەرمایەدارێکی بچکۆلە و 1 ملیاری سەرمایەدارێکی گەورە ئەم پارانە کۆکەیتۆ سەرمایەکی زەبەلا حەواتە نزیکەی 90 تریلیۆن کە پارەیەکی زۆر قەبەیە. سەرمایەدارانی ئێمە بە بچووک و بە گەورەوە کێشەیەکیان بۆ دروست بوو. بۆ ئەوەی سەرمایە بخرێتە گەڕ ئەبێ ژینگە هەبێ، ژینگەیەکی تەندروست هەبێ. لە عێراق و هەرێمی کوردستانی ژینگەی تەندروست نییە. هەرچی پرۆژە هەیە لە هەرێمی کوردستانە کاتێک کە من لە دوو شوێن ئیشم کردووە، لە ئەنجومەنی پارێزگا ئیشم کردووە و لە پەرلەمانیش ئیشم کردووە، زۆربەی ئەوانەی کە کێشەی وەگەڕخستنی سەرمایان هەیە یەکەم کێشە کە باسیەکەن ئەڵێن بەرپرسان نایەڵن ئێمە سەرمایەکانمان بخەینە گەڕ، چونکە ئەڵێ کاتێک کە ئەچی پرۆژەیەک پێشنیارەکەی یەکەم ناوێری ناوی پرۆژەکە و باس بکەی لێتە دزن چکە ئەوەندەیان سەرمایە هەیە ئەوان خۆیان جێبەجێەکە. ئەگەر لێشن نەدزن و نەتوانن قدرەتیان بەوە نەشکێ ئیلا دەوای شەراکەتی لێەکەن بە شەراکەتی کەمیش ڕازی نابن، دەوای لە 150 لێەکەن بۆ ئەوی مەجلیسی ئیدارەش لای ئەوان بێ نەتوانی تەنەسوڵ بکەی لەو قەزیە. زۆرێک لەو کۆمپانیانەی لە هەرێمی کوردستانە هەیە، جلە سلێمانیا بێ، لە هەولێرا هەبێ، لە دوهۆکا هەبێ، ئەم کۆمپانیانە لە 150 لە 160
کەمتر لەوە مەسن کۆمپانیا هەیە لە سا حەوتێکی حیزبە کۆمپانیا هەیە لە هەندێک حیزب لە سایەکی کۆمپانیاکێ ئەمە وای کردووە کە سەرمایەدارەکان ئازاد نین لەوەی سەرمایەکان کاتێک کە سەرمایەش ترسی لەسرە جەبانە بێ ئەترسێت کە سەرمایەش ترسا هەوڵەدا بڕوا لە ژینگەیەکی ئەمینە سەرمایەکەی بخاتەگەڕ بۆیە سەرمایە هیجرەتەکە کۆچەکە سەرمایە هەرێمی کوردستان کۆچی کردووە بۆ ئێران سەرمایە هەرێمی کوردستان کۆچی کردو بۆ تورکیا سەرمایە هەرێمی کوردستان کۆچی کردو بۆ ئەوروپا سەرمایە هەرێمی کوردستان کۆچی کردو بۆ هەندێک وڵاتی دیکە و ئەمریکا بۆیە سەرمایەدارەکان ئەم ترسێکی حەقیقیە تا ئەو ژینگەیە دروست نەبێ کە سیاسیەکانمان دەست کۆتان نەکەن لە بازار ئەو ژینگەیە دروست نابێ بۆیە فعلەن سەرمایەدارەکان ئەم کێشیان هەیە و ئەم ترسەشیان هەیە زۆر باشە دەست خۆش بێ بۆی بینەوە ناو بچووکتر لە قەبارەکە لە خێزان لا نەدەین باسمان لە داهاتەکان کرد بە شێوەیەکی تەفاسیل ئەمەوێت خەرجیەکانی خێزانیش بزانم چەند جۆر خەرجیمانەیە خێزان ئەتوانێت جۆرەکانی خۆی بزانێت کە چەند جۆر خەرجی هەیە و پلانی بۆ دابنێت تەمان کاتێک کە سەیری سلایدەکەی ئەەکەی برادێک پرسیاری ئەوەی لێکردم وتی وتم بەرنامەم هەیە و بە فریا بکەوم وتی باسی چیەکەی وتم باسی داهات و خەرجیەکانی خێزانەکەم وتی تۆ کێشەی داهاتن نەبێت داهاتم بۆ دابین کە منە زام چۆنی خەرجەکەم بەڵام گەورەترین کێشەی داهات پیاکردنە کێشەی خەرجکردنە نە کێشەی داهاتە چونکە بە شێوەیەک لە شێوەکان دوو قەزی هەیە ئێمە وەکو کەسانێکی با بڵین پەیڕە و لە ئاینی ئیسلام ئەزانین هەمومان ڕستمان مقەدەرە جوان بەڵام کاتێک ئەم ڕستقە ئەدرێ تۆ شایستە بە چەندێکی یاخوای گەورە تەقدیری کردووە چەندێک لەم ڕستقە ئیسفادە بکەیت ئێمە داهاتمان دەسەکەوێ لەوانەیە داهاتی زەبەلاحیشمان دەستکەوێت بەس هەموو داهاتەکە ناخۆین هەموویمان بە نسیب نابێ مەسن بەشێکی بە زەرەرەوە ڕوا بەشێکی بە نەخۆشیەوە ڕوا بەشێکی فریان ناکەوی خۆی کۆیەکاتۆ و مەرگ ڕێگەی پێگرێ و ئەڕوا بۆیە خەرجکردن گرنگترە لە پەیداکردنی داهات بۆیە کاتێک باسی خەرجیەکەین خەرجی تەوزیع بن بەم باشانەی لای خوارەوە خەرجیە بە کاربراوەکان کاتێک کە سەیری بوجەی گشتیژەکەی دوو جۆر بوجەی تایە بوجەی تەشغیلی تایە کە ئیستیهلاکیە و بەکارهێنرێ بوجەی پاشەکەوتکراوەکان یا ئەو پێوترێ بوجەی ئیستیسماری لەما ناومان ناوە پاشەکەوتکراوەکان ئەوەی ئەتوانی پاشەکەوتیکەی ئەینجا پاشەکەوتیەکەی بە ڕێگەی نەقد یا بە ڕێگەی عین کاتێک کە باس لە خەرجیە بەکاربراوەکانەکەی ئایا ئێمە لە سەدا چەنی ئەوەی وەریەگرین ئەیکەین بە ئیستیهلاکی بەکارهێنین بۆ شتێکی بەکاربەر و دوایی بۆمان ناگەڕێتەوە ئەی لە سەدا چەنی موچەکەمان یا ئەو داهاتەی کە دەستمانەکەوێت چکە تەنها وتمان موچەمان نابێ چالاکی کشت و کاڵیمان هەیە چالاکی ئاژەڵداریمان هەیە چالاکی پیشەسازیمان هەیە چالاکی حیرەفیمان هەیە چالاکی بازرگانیمان هەموو ئەم چالاکیانە ئایا چەندێکی ئەەکەینە بەکاربردن و چەندێکی ئەەکەینە پاشەکەوتکردن لە پێشتریش باسمان کرد وتمان دائیمەن چالاکیە با بڵێن داهاتە ناجێگیرەکان زیاتر پاشەکەوتی لێ ئەکرێ تاوەکو داهاتە جێگیرەکان بۆیە کاتێک کە باسەکەین خەرجیە بەکاربراوەکان لەگەڵ خەرجیە پاشەکەوتکراوەکان خەرجیە بەکاربراوەکان ئەوەیە کەوا ژیانی ئەگەر پێناسەی بکەین بریتە لەو خەرجیانەی کە ئەیکەین شتێکمان بۆ ناگەڕێتەوە خەرجیە پاشەکەوتکراوەکان کە لە مستەلح عەرەبیەکەیە پێوتێ ئیستیثماری استثمار لە تەڵەبی ثەمەرەوە هاتووە ئەلف و سین وتان لە لوغەی عەرەبیە بڕواتە سەر هەر وشەیەک یەکێک لە معناکان یعنی تەڵەبە بەدەستهێنانە واتە ئێمە پارەیەک سەرفەکەین بۆ ئەوەی شتێک بەدەستبێنین لەو سەرەوە کاتێک سارەیەک ئەکڕین بۆ کەسابەت نیازمان وایە کە لە کرێکەی لە ئەنجامی کرێوە ئەم سەرمایە وەرگرینەوە بە زیادەشەوە بۆیە خەرجیە پاشەکەوتکراوەکان ئەوەی کە سەرفیەکەین بەڵام ئەبێتە پاشەکەوت اینجا پاشەکەوت بە ڕێگەی نەقد کە جزێک لە پارەکە لادەین یان نەخێر پاشەکەوت بە ڕێگەی عین عینی واتە شمەک و کاڵە ئەیین بە شتێکی ئیستیسماری لە ماڵەدایانین ئیشی تری پێەکەین مەسەلەن کاتێک تۆ ئەتەوێ بۆ یاخی ژوورەکەت بکەیت ئەگەر بڕۆی بە وەستایەک بڵێ بە چەند ئەڵێ مەتری بە 3000 یا بە 4000 بۆ دەکەم
کاتێکەچی لە بازارە پرسی سەیرەکەی بۆ یاخەکە چەندێک بەشیەکە سەیرەکەی مەتری 2000 دینارەکەوێ بە هەموو کولفەیەکۆ مەتری ئەو کەسە حەقدەسی کرێ 1000 دینارت لێسەنێ ئەگەر بڕۆی ئەم حەقدەسە کرێ مەسەن 100 مەترە 100,000 دینار حەقدەست لێسەنێ ئەم 100,000 دینارە بیدەی بە پێداویستیەکانی ڕەنکردنی ئەمە نیوەی ئەمەد بۆ گەڕێتەوەکەواتە ئالەمەوە ئەمە پاشەکەوت کراوە کردو زۆر باش کاتێککە خەرجەکانی تەرخان کراو بۆ یەدەک ئەحتیاط ئێمە قەزەیەکمان هەیە کە ناوی یەدەکە پارەی یەدەک بریتە لە چی ئێمە ژیانی هەمومان کۆمەڵێک ئەحداسی تایە مەسەن نەخۆشەکەوین سیارەکەمان عاتڵە بێ حادیسەی بەسەرا دێ و دامەکە سەفەرێکی کتوپڕمان ئەکەوێ خوا نەخواسە تەعزەیەکمان ئەبێ جیهازێکی کارەباییمان لە ماڵ ئەسووتێ کاتێک کە ئەحتیاتە دانەنا اینجا سیارەکەت لێی درا ئیترە بێ لە بری ئەوەی ئەحتیاتەکەی خۆت دەربێنی و بەکاری بێنی ناچارە بێ بڕۆی بە قەرز بیکەی کە قەرزیشی کرد توانای دانەوەی نابێ بۆیە دائیمەن ئەمانە بریتین لەو بابەتانەی کە هاوڵاتی ئەپارێزێ لە قەرز خەرجیەکانی وەکو بەخشین دیاری تەبەڕع تەوان بەخشین کاتێک باسی کۆمەڵگەکەین دوای لە چەند خشتەیەکە باسەکەین کەوا کۆمەڵگەی ئێمە کوردەواری لە بەخشین و دیاری و تەبەڕعا چەند جیاوازی هەیە لە کۆمەڵگەکانی دیکە دیاریکردین لا ئێمە بە شکڵێکی زۆر بەرفراوان هەیە قیاسی سلێمانی لەگەڵ شارێک لە شارەکانی بەغدا 47 ئەوەندەی عێراق 47 ئەوەندەی شارێکی وەکو زیقار دیاریەکڕێ لە مناسەباتە یعنی لای ئێمە نییە بە کلتورەوە ئەمە بۆتە کەلتور یانی دیاریکردین بریتە لە کەلتورێک کە هەندێک جار زەخت لە خۆیەکە هەندێک جارە بێتە تەباهی یعنی خۆی پێوە هەڵەنێ لەوانەیە داهاتەکەی بەو شێوەیە نەبێ بەس کاچێ بۆ لای فڵان کەس دیارەیەکی بۆ با کە لە حەجمی خۆیان نییە ئەمە یەکێکە لەو کێشە کوشندانەی کەوا لەناو کۆمەڵگەی ئێمە هەیە بە تایبەتی لەناو پارێزگای سلێمانیە زۆر باش ئێمە بێگومان مەوەسا کاتمان زۆر نەماوە تەنها سێ خولەکێکمان ماوە بەڵام بە پێویستی زانم پێداویستیەکانی خێزانیش شتێکی لەبارەوە باسکەین ینی ئەگەر بکرێت ئەو پێداویستیانە چین کە خێزان ڕۆژانە پێویستێتی و خێزانی کۆمەڵگەی ئێمە ئەگەر پۆلێنی بکەین ئەو پێداویستیانە خۆی لە چیا بینێتەوە ئەگەر سلایدێکمان بنێ دەربارەی پێداویستەکان تاوان مەسحێکی ئیجتیماعی کراوە لەبارەی پێداویستەکانی خێزانەوە کە تەوزیع کراون بۆ 12 گروپ هەر گروپەی کۆمەڵێک کاڵا و کەلوپەل لە خۆیەگرێ بە تێگڕا ئینسانێکی طەبیعی پێویست بە هەموو ئینەکانیۆ ضروریات و حاجیات و کەمالیاتی خۆی لە 600 بڕگاگرێت کە ئەمانە 12 بابەتن پۆلێنکردنی پێداویستەکان مادە خۆراکیەکان لەگەڵ خوراوەکان شلەمەنیەکان مادە غازیەکان وەکو شەربەت و ئەواندا جلوبەرگ و پێڵاو شوێنی نیشتە جێبوون ئاو کارەبا سوتەمەنی مۆبێلات و پێداویستەکانی ماڵ و چاکردن سیانەی ئەو بابەتانە لەگەڵ بابەتە تەندروستیەکان ئەگەر سلایدی دوای ئەمەمان بنێ کە کارێکەمان بنێ 12 گروپمان هەیە لەم گروپانە باشترین گواستنەوە و گەیاندن پەیوەندیەکانی بێتەل و تەلدار مەسەرەن تەلەفۆنی نۆرمالمان هەیە تەلەفۆنی بێتەلمان هەیە خۆشی بەسەربردن و ڕۆشنبیری تەمان خۆشی بەسەربردن لەوانەیە بڵێ قەنەعەتم وایە پێویست ناکە ئەمە بوجێ بۆ دابنێ ئەمە یەکێکە لە معیاری هەژاری ئەگەر نەمان بێ یەکێکە لە معیاری هەژاری ئێمە لە ئەنجومەنی پارێزگا بە دوای ئەو حاڵەتە ئەگەڕاین بزانین فەقیری ڕێژەی هەژاری چۆن دیاریەکرێ لە یەکێک لە وڵاتە ئەوروپیانە ڕێژەی هەژاریان بەم شێوەیە دیاریە کرد کە ئەگەر ئینسانێک لە مانگێکا 2 جار ماکدۆناڵ نەخوا جارێک بە خانەوادەی نەچن بۆ سینەما تەبانەوە ساڵێک سەفەرێکی خانەوادەیی نەکەن بۆ وڵاتێکی دەرەوە ئەگەر هەر خانەوادەیەک لە وڵاتە لە دانیمارک ئەمەی نەبێت لە ساڵێکە لە مانگێکە لە هەفتەیەەکە ئەوە بە خانەوادەیەکی هەژار هەژمارەکرا بۆیە کاتی خۆشی بەسەر بن چکە ئێمە حەدیسێکمان هەیە فەرمێ
ولبدنك عليك حق بەدەنمان جسممان حەقی بەسەرمانە هەیە چاومان حەقی بەسەرمانە هەیە گوێچکەمان حەقی بەسەرمانە هەیە دەممان حەقی بەسەرمانە هەیە ئەطرافمان حەقی بەسەرمان ئەبێ حەقی ئەم ئەعزانەی لەش بدەیت ئیسراحەت بکەیت ئێمە نازانین چۆن عوتڵە بەسەر بەرین یعنی ڕئیسی وڵاتێکی زەبەلاحی وەکو ئەمریکا کە جمعە و شەممە دێ ئیتر کاتی ئیسراحەتیەتی ئەڕوا لە کەناری دەریایەکە قولاپێکە خا پێویستی بە ماسی گرتن نییە قولاپێکە خاتە ناو ئاو بە سەعات دانیشێ بە دیارە چونکە بەمە ئاسوودەیی بۆ دێت کەسێکی ترەجێ لە حەدیقەیەکە دانیشێ بەم شێوەیە کەسێکی تر مەسەلەن ئاسوودەیەکەی بەوەیە ئەسب سواری ئەکا مەلە ئەکاچی ئالەمانە ئەمە پێوترێ کاتی خۆشی بەسەر بردن اینجا هەیە حەزی لە سەفرە و سیاحەیە نەخێر هەیە حەزی لە ڕاوەماسیە نەخێر هەیە حەزی لە هەر یەکە و جۆرە هیوایەتێک چونکە ئەم هیوایەتانە بەسەربردننی هیوایەت جۆرێکە لە ڕفرێشی مێشک لە ڕفرێشی جەستە لە کاتی خۆشی بەسەربردن لەگەڵ خانەوادا بەرجیش نییەوە کۆمەڵگەی ئێمە کەچنە دەرەوە ئیترە بێ کەباب و جا ئەوە یەکێکە لەو تاممە کوبرانەی کەوا کۆمەڵگەی ئێمە هەیەی کۆمەڵگەی ئێمە کاچێ بۆ سەیران ئەڵەی قەرزارە ئەڵێ یەک مانگە گۆشتی نەخواردووە اینجا ئەڕوا گۆشتێکی زۆر ئەکڕێ و خەرجێکی زۆر اینجا تۆسەری جلوبەرگەکان ئەڵێ بۆ دەوامێکی ڕسمی ئەڕوا قات و وین باخ و یاجلی کوردی ئاڵا واڵا و ئافرەتەکە یەک دنیا خۆی ئەڕازێنێتەوە لە کاتێکە ئستیجمام ئەبێ بە جلێکی زۆر تەبیعی و سادەوە بکرێ بە پێڵاوێکی زۆر خەفیفۆ بکرێ بە جەوێکی زۆر تا ڕسمیاتی تیانە بێ هیچ جۆرە ڕسمیاتێکی تیانە بێ اینجا لەسەر ریزی سیارە ئەوەستی 2 سعات لە کاتێک شەو دێتەوە ئەڵێ شەکەت ئەڵێ لای ئێمە ئیشێک زۆر ناڕەحەتە پێڵێن کۆکەن ئەڵێ کۆکەنی کردووە ئەڵێ ئەو ڕۆژە بلۆکی ڕاکێشاوە بۆیە ئێمە حتا خۆشی بەسەربردنەکانیشمان لەو معیارە تەندروستە نییە کە هەیە بۆیە زەرورە بزانینەوە مەسەن بابەتی خوێندن خانەوادە هەیە مناڵەکانی نێرێتە خوێندنی ئەهلی کە ئەمە لە ناو کۆمەلگەی ئێمە مەسەن ئەگەر خانەوادەیەک مەیسوور بێ ئیشکالیاتی تیانە بەس کێشەکە لەوایە خانەوادەیەک مەیسوور نییە نیەتی بەس بە چاولێکەری مناڵەکەی نێرە بۆ خوێندنگەیەکی ئەهلی طبعا لە هەندێک لە وڵاتان بنووک ئەم پارەیە دەن بەو کەسە کە ئەوێ بخوێنێ بە قەرز پارە وەرەگەر خوێندن دوای لە تەعیناتەکەی ئەیداتەوە بەڵام ئەو لە وڵاتی ئێمە نیە و شتی وا فراهەم نەهێنراوە چێشتخانە و مۆتێل نان خواردن لە دەرەوە مەسەن کۆمەڵگەی کوردی ئەمەی هەیە بە زۆر کەمە بەس کۆمەڵگەی عراقی بەغدادی لە هەفتەیەکا بە یەک جار لە دەرەوە نان بخوا یەک جار لە دەرەوە نان بخوا هەفتە یەک جاریش ماسی بخوا چونکە ئەمە بووەتە کللتور بۆیان کە ئەمە ماسیەکە تەندروستە مەسەن تەندروستە شمەکی تری جۆرا و جۆر کاوە هێناوێتی بۆ ئەوەی نەوەک کاڵایە کەلوپەلێکمان لە بیر چوو بێ کەواتە ئەسڵی ئینسان کاتێک کە بووجە دانێ پێویستە پارەکان بۆ ئەم شتانە تەرخان بکات لە ئەنجامی مانگێک کە ئەم شتانە ئەکرێ دوای چەند مانگێک ئەزانەیە ئەوانەی دووبارە بوونەتەوە مەسرفەکانی بۆ دیارێ بێ ئەوە بێتە خەمڵاندنی خەرجی ئەو خێزان تا چەند ئەگەر خێزانێک ئەمەی کرووەک و کۆتا پرسیار بە کورتی وەڵام بیتەوە سوپاسەکە ماوەس ئەحمەد ئەگەر ئەم 12 خاڵبەندیە خێزانێک جێبەجێی کرد تا چەند داهاتەکەی سەقامگیر و باش ئەبێت پێ ئیتر ئەتوانێ مەسەن ئەو ئەزانێ چەندێک بەشی سەفرە و سیاحەکە چەندێک بەشی داوەتکردنەکە چەندێک ئەتوانێ مناڵەکانی بنێرێتە خوێندنگەیەکی ئەهلی مەسەن ئەزانێ ئایا ئەتوانێت لە هەموو هەفتەیەک بڕاتە دەرەوە لە مەطعمێک نان بخوا اینجا جۆری مەطعمەکە ئەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت و قەناعەتیشەکە بە خانەوادەکەی و مناڵەکانیشی وڕکی لێ ناگرن و خێزانەکەش بە ئاسوودەی یەژێڵێ من داهاتەکەم ئەوەندەیە بۆیە بەشی ئەوە ناکە هەموو هەفتەیەک ئێمە بچین لە یەکێک لە خواردنگە گران بەهاکان خواردن بخۆین بۆیە کە سەرەتا باسمان کرد دانانی بوجەی خێزان سەقامگیری خێزان فراهەمەکە ئەوە جوابەکەیت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید کە لەم بەرنامەش لەگەڵم بووی زۆر سپاس بینەرانی خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تاکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان دەسپێرم تا شەممەی داهاتوو هەر شاد و کامەران بژین